پرۆژەی دیارە پێشتر مەحدود بوو ئەوانە بە تایبەتی بۆ دەرچوانی زانکۆ ئێستا بۆ دەرچانی زانکۆ و پەیمانگاکان و هەروەها ئامادەی کشت و کاڵی هەمویان ئەوانە دەتوانن ینی خزمەتی خۆیان بکەن لە سەرپەرشتی پرۆژە کشت و کاڵەکانی کوردستاندا بەمەش ینی هەلێکی کار ینی جیاتر دەڕەخسێت بۆ هەموو ئەو خەڵکانی کە دەرچوون و بوارەدا اختصاسیان هەیەوانە بۆیە ئێمە بە پرۆژێکی گرنگی دەزانین و دەتوانرێت جوتیاران بەگشتی و ئەو کەسانی کە خاوەنی پرۆژن سوودێکی زۆر باشی لێوەربگرن. کوردستان دەوڵەمەندە تەمان لە بواری کشت و کاڵیدا ینی خاکەکەی بەپیتە وڵاتێکی بەپیت و جوانە وەژنگەیەکی زۆر لەباری هەیە لەبەرەوە ئێمە دەکرێت هەوڵ بدەین کەرتی کشت و کاڵ بەهێز بکەین وە پشت بە خۆمان ببەستین چونکە هەموو بەرهەمە کشت و کاڵەکانی خۆمان بەرهەمی کوالیتی زۆر بەرز و باشیان هەیە و بگرە ینی هەموو میواجاتەکانی ئێمە لە میواجاتی وڵاتان زۆر زۆر باشتر و پێشکەوتوترن بۆیە دەکرێت ینی کەرتی گشت و کاڵ بە تایبەتی سەرپەرشتیاری پرۆژە کشت و کاڵەکان گرنگی زیاتر دەتوانن بە پرۆژە کشت و کاڵەکان بدەن و بەمەش پێشکەوتنێکی باشتر بەخۆی ببینن.